لایرەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی عێراق بۆ ئاستی لاوان هەولێر لەسەر یاریگای خۆی میوانداری مینای کرد. لا خولەکی 16 ناوژیان فیکەی لێدانی سزای بۆ هەولێر لێدا عەبدولقادر ئەیوب سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵ یەکەمی پێتۆمار کرد. لا خولەکی سی عەباس حوسێن گۆڵی دووەمی بۆ لاوانی هەولێر تۆمار کرد. لا دوا خولەکی نیوە یەکەم لاوانی مینا بە گۆڵ یەکەم جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لا نیوەی دووەم هەرچەندە لاوانی هەولێر کۆنتڕۆڵی تۆپی زیاتر گرت بۆ دەست بەڵام مەترسی لەسەر گۆڵ یانەی میوان کەمتر بوو هەر بۆیە مینا هەڕەشەی گۆڵ یەکسانی دەکرد بەڵام یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و لاوانی هەولێر با دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە یاریەکە سەرکەوتوو بوو. الحمدلله ئەم یارە توانیمان یارەکە لە بەژۆندی خۆمان کۆتایی پێبین هەرچەندە یارەکە زۆر زەحمەت بوو ئێمە دەما بما برباوە سەرەتا شۆرتی یەکەم ئێمە دوو گۆڵمان کرد دوای گۆڵێکمان خواردەوە بەڵام ئێمە توانیمان کۆنتڕۆڵی یاریەکە بکەین و لە بەژۆندی خۆمان کۆتایی پێبینین ئەو یارە زۆر بۆ ئێمە مهم بوو چونکی زیاتر لەم نافەسەکە نزیک دەبینەوە و دواوە پێشۆمان زۆر لێک نزیکە لە مادەی نافەسەکە زۆر بەقۆتە الحەمدولله ئەو یارەمان بردو ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو باشتر دەبین. الحەمدولله و شکریلا توانیمان سێم برنەوە لە یاریگای خۆمان بەدەست بێنین ئەو یاریانی کە لە یاریگای خۆمان ئێمە لە بدایەتەوە وتمان ئەو یاریانە مەلعبی خۆمان دەبی بە فۆز تەواویان کرد الحەمدولله تا ئێستا سێم فۆز و سێم یاریە لە مەلعبی خۆمان دەتوانین بڵێم هەنگاوەکمان نا بۆ قۆناغی داهاتوو. بەمەنجامە لاوانیانی هەولێر بووە خاوەنی 11 خاڵ و لە پلەکانی پێشەوەی کۆمەڵەکەیدایە و نزیکە لا گەیشتن با قۆناغی کۆتایی میناش بە 8 خاڵ تا ڕادەیەکی وای بۆ گەیشتن با قۆناغی داهاتوو لاواز بوو. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.